بە مەبەستی بەڕێوەبردن و بە ئەنجامگەیاندنی گۆڕانکاری ڕیشەیی پێویستە بەرەیەکی سیاسی بەهێز لە حزبە ناڕازیەکان پێبێنرێت و خاوەنداریەتی لە خۆپێشاندارەکان بکرێت. سێ پێیوەست بە دۆخی شاری ڕانیا داوا دەکەین سەرجەمە و هێزە چەکداریە نامە و دەمامکدارانەی بە چەکی قورس و هەمەڕ و دۆشکە و هێزەوە هێنراونەتە شارەکە بە زووترین کات بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و دۆسەی خۆپێشاندانەکان بە هێزی چالاکە مەدەنیەکان بسپێردرێت. چوار پێویستە بە زووترین کات تەقەکەران و ئەوانەی خۆپێشاندەران یان شەهید و بریندار کردووە سزای یاسایی تون بدرێت. پێنج پێویستە سەرجەم بەڕێوەبەرە حکومی و ئیداری و ئەمنیەکانی سەنتەری ڕانیە و قەزا و ناحیەکان دەست لە کار بکێشرێتەوە. شەش سەرکوتکردنی خۆپێشاندەران و خامۆشکردنی وزە و توانای گەنجەکان بە هەموو شێوەیەک ڕەت دەکەینەوە، بەڵکو پێویستە بە هەمومان پشتیوانیان بکەین بۆ بەردەوامبوون تا کۆتایی هێنان بەو حکوومەتە شکست خواردووە بە ڕێکاری مەدەنی. پێویستە ستایشی گەنجە خۆپێشاندەرەکان بکرێت کە دامەزراوە حکوومەتەکانیان بە موڵکی نیشتیمانی خۆیان زانیوە و خۆیان پاراستووە لە سووتاندنیان. بەشێک لە چالاکانی مەدەنی ڕانیا 21/12/2017